تارمایی سەردەژ عوسمان دوای 12 ساڵ لە تیرۆرکردنی تارمایی سەردەژ عوسمان لە ماڵی بارزانی نابێتەوە و لە هەرکوێ دەرفەتێکە بێت سەردەژ دێتە گۆ و قسەی خۆی دەکات لە سەردەمێکدا کە تووڕێی لە هەموو سوچ و کۆڵانەکانی ئەم هەرێمەدا بەرامبەر خراپی سیاسەتی بەڕێوەبردنی دەسەڵات و لە بەرامبەریشدا ئەشکەنجە و کوشتن گەیشتبوونە لووتکە سەردەژ وە کوڕێکی بێباکی شەقامەکانی هەولێر دەردەکەوێت جیاواز لە قەڵەمەکانی دیکە سەردەژ بە تەمەنێکی کەم و لە نزیکەوە جاڕی شکاندنی بتەکانیدا بەدەنگی بەرز هاواری ئازادی دەکرد ڕۆژنامەنووسی لاوی هەولێر سەردەژ عوسمان خوێندکاری کۆتا ساڵی زمانی ئینگلیزی بوو لە زانکۆی سەلاحەدین ڕۆژی 25 کانونی یەکەمی 1970 لە شاری هەولێر لەدایک بووە لە ساڵی 2004ەوە دەستی بە نووسین و کاری ڕۆژنامەنووسی کردووە لە چەندین گۆڤار و ڕۆژنامە هەواڵ و وتار و بەدواداچوونەکانی لەسەر بارودۆخی عێراق و کوردستان بڵاو کردوتەوە خەونی سەردەژ سەردەژ عوسمان بە نووسینە ڕەخنەیەکانی لە دەسەڵات و حکوومەت دەناسرایەوە بە تایبەت لە بنەماڵەی بارزانی لە نووسینێکدا بە ناونیشانی من عاشقی کچەکەی بارزانیم تەنس ئامێزانە ڕەخنەیتون لە ماڵی بارزانی دەگرێت دەیەوێت نیشانی بدات دەسەڵاتدارانی هەرێم چۆن لە ڕێگەی بەکارهێنانی پلە و پۆستەوە جیاوازێکی گەورەی چینایەتیان دروست کردووە و بە دیواری کۆشک و تەلارەکانیان سنوورێکی بێکۆتاییان لە نێوان خۆیان و خەڵکدا خوڵقاندووە لە دوایم نووسینە بووە ئامانجیان و چەندین جار هەڕەشەی کوشتنی لێکرا بەڵام هیچ کاتێک هەڕەشە و فشارەکان چۆکیان پێدا نەدا و دەستبەرداری ئەو ڕێگە سەخت و پڕمەترسیە نەبوو کە هەڵی بژاردەبوو لە دوای ئەو هەڕەشانە سەردەژ لە ژێر ناونیشانی یەکەمین زەنگی کوشتنم لێدا نووسیوێتی هەرچی بێت من لەم شارە ناڕۆم و لە چاوەڕوانی دیداری مردنی خۆم دادەنیشم ئەزانم ئەمە یەکەمین زەنگی مردنی خۆمە کە لە کۆتاییدا دەبێت بە زەنگێک بۆ گەنجەکانی ئەم مەملەکەتە بەڵام ئیدی ئەم جارە نەسکاڵات تۆمار دەکەم و نەلایەنە بەرپرسەکان ئاگادار دەکەمەوە هەنگاوێکە ناومە و ئازارەکەشی خۆم دەیگرمە ئەستۆ ئیدی سەردەژ هەر وشەیەکی کە دەینووسێت وا بیر دەکاتەوە دوهەمین وشە بێت لە ژیانیدا بۆیە هەوڵ دەدات هێندەی حەزرەتی مەسیح ڕازگۆ بێت لا وتەکانیدا سەردەژ بەوە خۆشحاڵ دەبێت کە هەمیشە شتێکی هەیە بۆ وتن و کەسانێک نایەنەوێت بیبیستن و هەر کاتێک ئێمە بە چرپا قسە دەکەین ئەوان گوێچکەکانیان نائارام دەبن دێڕەبەواتەکانی سەردەژ بوون بە وێردی زمانی ئازادی خوازان و لە مێژوو داهاتوودا خۆیان بەیان دەکەن سەردەژ عوسمان دەزانێت کە تەنها چەند ڕۆژێکی کەم مۆڵەتی ماوە تا بژی بێەوەی لە هەنگاوەکانی پاشگەز بێتەوە و بە جەسارەتێکی زۆرەوە دەنووسێت تا ئەو شوێنەی کەماوین دەبێت قسە بکەین لەو شوێنەشکە تەمەنمان کۆتایی هات با هاوڕێکەم خاڵێکم بۆ دابنێت و بێتە سەردێڕێکی نوێ و سەر لە نوێ دەست پێ بکاتەوە ڕۆژی 4 ئایاری 2010 لە کاتی چوونی بۆ دەوامی زانکۆ لە بەردەم کۆلیژەکەیدا بە بەرچاوی خەڵک و هێزە ئەمنیەکان لەلایەن چەند کەسێکی ڕاهێنرا و بە زۆر دەخرێتە ناو ئۆتۆمبیلێک و دەرفێنرێت دوای ئازار و ئەشکەنجەیەکی زۆر وەک ئاماژەیەک بۆ بێدەنگکردنی بە چەند فیشەکێک کە ئاڕاستەی نێودەمی دەکرێت کۆتایی بە ژیانی سەردەژ دەهێنرێت دوای بێسەر و شوێنبوونی بۆ ماوەی زیاتر لە 24 کاتژمێر 5 ئایاری 2010 تەرمی سەردەژ لە سەر شۆستەیەک لە شەقامی حەیمەزارع نزیک شەقامی دومێس لە شاری مووسڵ دۆزرایەوە بنکەی پۆلیسی ئەحرار تەرمەکەی هەڵدەگرێتەوە و ڕەوانەی پزیشکی دادوەری دەکەن بەلا ڕێدابردنی کەیسی سەردەژ کوژرانی سەردەژ شەپۆلێکی ناڕەزایی هاوڵاتیانی لە ناوخۆی کوردستان و دەرەوەدا بەدوای خۆی داهێنا لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان بەوتنەوەی دروشمی نابۆ بێدەنگکردنی دەنگی ئازاد خۆپیشاندانیان ئەنجامدا و داوای ئاشکراکردن و بە سزاگەیاندنی ئەنجامدەرانی تاوانەکەیان کرد بەهۆی فراوانبوونی ناڕەزایەتیەکان و فشارەکان پۆلیسی هەولێر ڕایگەیان کەسێکیان وەک ئەنجامدەری تاوانەکە دەستگیر کردووە بەڵام هەرزوو خانەوادەکەی و ئازادی خوازان ڕەتیان کردەوە کەوە بکوژی سەردەژ بێت و سیناریۆکەی دادگای پەدەکەیان هەڵوەشاندەوە کەیسی تیرۆری سەردەژ عوسمان لە دادگای پەدەکە داخرا بەڵام لای خەڵکی کوردستان و ئازادی خوازان بەکراوەیی ماوەتەوە و خاڵێکی ڕەشە بەناو چاوانی بەرپرسانی ئەو حیزبە و ماڵی بارزانیە و هەرگیز ناسڕێتەوە دەنگی سەردەژ بە تێپەڕینی 12 ساڵ بەسەر تیرۆرکردنەکەیدا دەنگی سەردەژ عوسمان ون نەبووە تارمایی سەردەژ لە گشت شوێنێکدا بەدوای دەسەڵات و ئەنجامدەرانی تاوانەکەوەیە لە هەموو خۆپیشاندان و ناڕەزایەتیەک سەردەژ دووبارە قسە دەکات و پێیان دەڵێت کە ساڵ لە دوای ساڵ ناشرینتر دەبن ساڵی 2021 ڕۆژنامەی زە ئەمریکان پرۆسپێ کرد لە راپۆرتێکیدا بە ناونیشانی پاژماوەی گەندەڵی لە عێراقەوە بۆ ویلایەتی مەیامی بڵاوی کردەوە بەهۆی وتارێکی تەنس ئامێز و ڕەخنەگرانە بارزانی خوێندکارێکی زانکۆیەکی لە ناوخۆی هەرێمی کوردستاندا
بە ناوی سەردەش عوسمان ئەشکەنجەدا و تیرۆری کرد. لە ڕۆژی یادکردنەوەی ئازادی ڕۆژنامەگەری ساڵی 2019دا لە مۆنۆمنتی ڕۆژنامە نووسە کوژراوەکانی جیهان لە واشنگتۆن وێنەی سەردەش عوسمان خرایە ڕیزی ئەو ڕۆژنامە نووسانەی لە سەرانسەری جیهان بەهۆی پیشەکەیانەوە کوژراون. لە ڕۆژی 20 نیسانی ئەم ساڵیش لە کاتی سەردانەکەی مەسعود بارزانی بۆ بەریتانیا دووبارە دەنگی ئازادی خوازانەی سەردەشت شەقامەکانی لەندەنی پڕ کرد. هاوڵاتیانی کورد لە وڵاتە وەک بەڵگەی تیرۆری ئازادی و خراپی دەسەڵات وێنە و ناوی سەردەشت و هەموو هاوشێوەکانی سەردەشتیان بەڕووی مەسعود بارزانیدا بەرز کردەوە و پێیان وت کە مۆتەکەی سەردەشت بۆ هەتا هەتایە لێتان نابێتەوە.